شەشی دوی ساڵی 1920 کۆچی دوایی خەلیفەی دادپەروەر و گەورەی موسڵمانان پێشەوا عومەری کوڕی عەبدولعەزیز ناوبراو بەهۆی دادپەروەریەکەی و گێڕانەوەی حوکمی ئیسلامی لە پشتاوپشتەوە بۆ ڕاوێژ و شوورا و زیندووکردنەوەی سونەتەکانی پێغەمبەری پێشەوامان درودی خوای لێبێ و دەستنەخستنە نێو ئابووری و دارایی گشتیەوە بۆ بەرژەوەندی خۆی لەلایەن موسڵمانان و مێژوو نووسانەوە نازناوی خەلیفەی پێنجەمی ڕاشیدینیان پێبەخشیوە. عومەری کوڕی عەبدولعەزیز بە هێمای دادپەروەری و ڕەوشبەرزی و ئیدارەدانی دەوڵەت دادەنرێت و بە یەکێک لە کەسایەتیە بە ئەزمون و چاکەکانی دەوڵەتی ئەمەوی دادەنرێت. عومەری کوڕی عەبدولعەزیز گرنگێکی زۆری بە ئاوەدانکردنەوەی وڵات و خۆشگوزەرانی جەماوەردا، زەکات و هاوکارەکانی دەوڵەتی ئیسلامی گەیاندە باشووری ئەفریقا و وڵاتە هەژارەکان، سوپای دەوڵەتی ڕێکخستەوە و بیدعە و داهێنانە ئاینیەکانی مراندن و لاجێی ئەوان سونەتەکانی پێغەمبەری پێشەوامانی درودی خوای لێبێ زیندوو کردەوە. شەشی دوی ساڵی 1935 تیرۆرکردنی ئەحمەد موختار جافی شاعیری لاوی کورد و قایمقامی قەزای هەڵەبجە لە ڕۆخی ڕووباری سیروان و لەلایەن چەند کەسێکی نەناسرا و ئەحمەد موختار جافی یەکێک بوو لە شاعیرە زۆر جوان نووس و ناودارەکانی کورد و برای تاهیربەکی جاف و کوڕی وەسمان پاشای جاف و عادیلە خانمە. تیرۆرکردنی ئەحمەد موختار جاف لە دوای تیرۆرکردنی ڕووناکبیر جەمال عیرفانەوە بە دووەمین تیرۆری کەسانی ڕۆشنبیر دادەنرێت لە کوردستان. مەسەلەی ویژدان یەکێکە لە چیرۆکە کاریگەرەکانی ئەحمەد موختار جاف کە پاش تیرۆرکردنەکەی و ساڵی 1950 چاپ کراوە و تێشکی خسۆتە سەر دواکەوتویی کۆمەڵگە و ستەم و ئازار و چەوسانەوەی دەرەبەگەکانی کۆمەڵگە بەرامبەر بە خەڵکی هەژار و چەوساوە. شەشی دوی ساڵی 1997 کۆچی دوایی نووسەر و سیاسەتمەداری ناوداری ئێرانی بزورگی عەلەوی لە تەمەنی 93 ساڵیدا. بزورگی عەلەوی ڕۆمان نووس و ئەدیبێکی گەورەی فارسە، ئەو بە نووسینی ڕۆمانی چاوەکانی توانی نازناوی خۆی بە زیندوی لە ناو ڕۆشنبیری جیهانی و فارسیدا بهێڵێتەوە.